لە ساڵی 1970 تابلۆکەم دروست کردووە و لەسەر خێمەی ئاوارەکانی شاری هەڵەبجە پارچەی لە خێمەی ئاوارەکانی شاری هەڵبجە بەکارهێناوە. بڵاو لێ باسێکم تابلۆیەمان بۆ بکە مێژوەکەی و خاوەنەکەی کێیە لەکوێ بۆ تا ئێستا. بەڵێ سڵاو بۆ ئێوە درود و سڵاو بۆ خوێنی سەربەرزی شەهیدانی کوردستان بە تایبەتی و شەهیدانی ڕۆژئاوا بەگشتی. دیارە مێژووی ئەم تابلۆ لە ساڵی 1970 دروست کراوە لەلایەن هونەرمەندی و نیگارکێش کاکسمکۆ ئەحمەد کە دانیشتووی شاری سلێمانی بوو لە ساڵی 1990 سەفەری وڵاتی یابانی کردووە و تابلۆکەشی لەگەڵ خۆیان بردو بە وڵاتی یابان و لەگەڵ کۆی ئەو تابلۆیان دیکە کە خۆی کێشاوێتی لە بواری هونەریدا ئەم تابلۆی و تابلۆکانی دیکەی لە چەندین پێشەنگای نێودەوڵەتی وەکو وڵاتانی ئەوروپی و با بڵین یابان و کۆمەڵی وڵاتی دیکە بەشداری پێ کردووە. ئەم وێنێش تایبەت لە یەکێ لە مۆزەخانەکانی شاری تۆکیۆی وڵاتی یابان پارێزگایی لێکردو نمایش کراوە. من لە ساڵی ڕابردوو لە پەیوەندیەکە لەگەڵ خۆیدا کە قسەمان کردبێکەوە پێی خۆش بوو کە ئەم بابەتە ڕۆحی کە بۆ شاری هەڵەبجە دروست کردو لە ساڵی 1970 کۆتا مەنزڵی وێنەکەی شاری هەڵەبجە و مۆنومێنتی شاری هەڵەبجە بێ. منیش سوپاسم کرد لە دوای ئەوەی کە لێکۆڵەمان کرد لەسەر بابەتەکەی و لەسەر تابلۆکە قسەمان کرد کە باگراوندی پشتی وێنەکە چییە بنووسین و بە راپۆرت هەموو بابەتەکانی بۆ ناردوم لینکی ئەو پێشەنگە شوێنانی بۆ ناردوم کەم تابلۆی بەشداری تێدا کردووە. سوپاسمان کرد کە ئێمە ژووتمان بە سنگفراوانە لە مۆنومێنتی هەڵەبجە جێگەی تابلۆکە دەکەینەوە چونکە مورچی هەڵەبجەی پێوەدیار و تایبەتە بە شێوانەکانی شاری هەڵەبجە. لەسەر تابلۆکە 2 ساڵ نووسراوە 1970 و 2003 ئەو ژمارانە وەک خۆی وتی لە ساڵی 1970 تابلۆکەم دروست کردووە و لەسەر خێمەی ئاوارەکانی شاری هەڵەبجە پارچەی لە خێمەی ئاوارەکانی شاری هەڵبجە بەکارهێناوە و 2020ەکەی بۆیە پێ وتی لە 2020 کەمێک دەستکاریم تێدا کردووە کەمێک ڕەنگم کردوێتەوە تەنها چۆن بڵێ ڕەونەقیی پێداوەتەوە ئەجینا تابلۆکە هەری ساڵێ.